بۆیە بەڕێزەکانم پێشینەکانی ئێمە ئەگەر زۆر کاتیان کوشت بێ باوەڕم پێ بکە دامەیەکیان کردووە، سێرسکەنێکیان کردووە، تاوڵەیەکیان کردووە، دامەیەکیان کردووە، دۆمینەیان کردووە، کڵاوێنیان کردووە، دەم خۆش ئادەی چیتر بێن بخەنم ها تاوڵەیان پەبجیچیان کردو باسی پێشینەکانی خۆم ئەگەر مێستا زیینو بنەوە قورتمان دەرەکەن باسی پۆبجییان لا بکەین ئەڵێن ئەم بەزمە چیەوە فێر بن کوڕم ئێمە خراپتری تاوڵەشیان کردووە ئافەرین دەم خۆش نۆڕسکێنیان کردووە باشە شەترەنجیان نەبووە. ئیبن جەوزی خوای لە ڕازی بێ فەرمێت پێم سەیرە خەڵکێ دانیشی ئاوا پاڵ بە کاتەکەیەوە نیە شەقی تێ هەڵەیە لە خۆی دوورە خاتەوە کاتەکەی ڕائەبێرێ بەسەرێ بە فەرمێ بە شەو بە قسەی پڕوپوچ و دیوەخانەوە ئەیکوژێت دانیشێ شانامە و ڕۆمانە خوێنێتەوە قسە و ڕووداوەکان و چیرۆکی بۆ جێرنەوە کاتی خۆی دیارە هەر ئەوە بووە ئەفەرمێ بە ڕۆژیش ئەگەر ڕۆژەکەی درێژ بێنجاچی ئەخەوێ یاخود لە تەنیشتی دیجلا پیاساکە یاخود لەناو بازارە هەڵەسێ ئەکرێت و ئەفرۆشێ ئەڵێ من وەکو ئەو پیاوم بێتە بەرچاو کە لەناو کەشتیەکایە نازانێت کەشتێکە بۆ کوێیە بە لە باتی ئەوەی کە خەمێ لە خۆی بخوا بیرێ لە خۆی کاتەوە مەسیری خۆی دیاریکە ئەم کەشتیە چارۆکەکەی بجوڵێنێ بۆ ئەو ئاراستەی کە خۆیەوێ ئەڵێ کاتەکەی ئاوا ئەڕوا جا ئیبن جەوزی ئەو پیاوە بوو ئەو عالمە گەورەیە بوو کە عولەمایان باسیەکەن ئەڵێن 20,000 کەس لە یەهود و نەسارا لەسەر دەستیان تۆبەی کردووە گەڕاوەتەوە مسلمان بووە 20,000 کەس فەرمێ 100,000 کەس لە مسلمانان لەسەر دەستی ئەم پیاوەیە کە داعی بۆ وتاری بۆ خەڵک گاوە مسلمان بووە ئەلێ کاوە دانیش لە مەجلیسا مەیسەکەی بینی ئاوەکو ئێستا الحەمدوللا قەڵەباڵغەوە یەخوا بەخێر بن و خوای گەورەی لێمان قبوڵ کاکە لە مەجلیسە مبارەکەیین و ئەوانەی کە لەسەر ئینتەرنێت و لەسەر هێڵ و ئۆنلاینیش لەگەڵمانان فەرمێ کە ئاوا سەیری خەڵکەکەیە کرد ئەچووە پشتی کاوالیسەکە و پشتی پەردەکەەوە ئەگریا ئی خوایە من چی بکەم لەمانە ئەگەر هەمی بە قسەی من بچنە بەهەشتەوە خۆم بخەیتە ناو جەهەنەمەوە دوای ئەها فیلمێسکەکان ئێسری لە بەردەمی خەڵکا دانیشتێ تخوا خەڵکینە ئەگەر لەسەر قسەی من چوونە بەهەشتەوە خوا بڵێن خوایە پیاوێکمان لەگەڵا بوو نەسیحەتێک کردین مامۆسای ئێمە بوو ئێستا لە جەهەنەمایە ئیبن جەوزی تخوا لەبەر خاتیوی کە نەسیحەتێک کردین و ئێمە بەهۆی ئەوەوە هاتوینەتە ئەم شوێنە تخوا لێی خۆش بە فەرمێ لە ژیانی خۆیە 600,000 دانە وەرقەی نووسی 600,000 6 ملیۆن دانە وەرقەی خوێندەوە هەرچی لە مەکتەبەی ئەو کاتەیە بوو ئەڵێ شتێک نەبوو ئیبن جەوزی بەسەریا تێنەپەڕێت سبحان الله ئەم ئیبن جەوزیە فەرمێ خەڵکە بینم شەڕ لە کاتەکات ڕقی لێیەتی نازانێت